محەممەد ئەمین زەکی بەک، مێژونووسی گەورەی گەلەکەمان ئەمین زەکی بەک، ناوی تەواوی محەممەد ئەمین کوڕی حاجی عەبدوڕەحمانی مەحموود باپیرە. ساڵی 1970 لە گەڕەکی گۆیژەی شاری سلێمانی لەدایک بووە. باوکی پیاوێکی بازرگان بووە. سەرەتا لە حوجرەکانەوە دەستی بە خوێندن کردووە. پاش خوێندنی لە حوجرەی مەلا عەزیزی زڵزڵەیی ڕۆشتووەتە قوتابخانەی مۆڵکی سەربازی و دواتریش چووەتە قوتابخانەی ڕوژدەی سەربازی. پاشان ڕووی لە بەغدا کردو و ساڵی 1998 چووەتە ئەستانبول بۆ تەواوکردنی خوێندن لە کۆلێژی سەربازی و بە سەرکەوتووی تەواوی کردووە. لەبەرەوەی کەسێکی زیرەک و هۆشیار بووە ناوی زەکی پێبەخشراوە. سەردەمی دەسەڵاتدارەتی عوسمانی پۆست و پلەی بەرزی وەرگرتووە و ڕۆڵی بینیوە. ئەمین زەکی لە بنەماڵەیە کە چاوی بەدیلا هەڵێناوە کە باوکی کاروانی وڵاخی بازرگانی هەبووە کە کەلوپەلی بازرگانەکانی سلێمانی لە نێوان سلێمانی شارەکانی ترا گواستوتەوە. خۆی برایەشی لە خۆی گەورەترە بۆ بە ناوی کاکەڕەش. وەکو لە بیرۆریەکانی زمانی مناڵیە ئەیژێڕێتەوە ئەمین زەکی باوکی حەزی نەکردووە ئەمین زەکی بخوێنێ، بەڕاستی حەزی کردووە خەریکی ئەم پیشە و کارەبێکە ئەم خەریکێتی، بەڵام خۆی بەڕاستی حەزی هەر لە مناڵیەوە حەزی لە خوێندن کردووە. لەبەرەوە باوکی زۆر هاوکاری نەبووە، بەتابەتی لەو قۆناغەکەیتر لە سلێمانی دەرەچوە چێتە بەغاو لە ئەستەمبوڵ خوێنێت. باسی واکە کە زۆر زار بێپارە بووە، کاکەڕەشی براگەورەی پارەی بۆ ناردوو، یاخود ناوی یەک دوو خزمی خۆشیێنێ کە هاوکاری مادیان کردووە. لەبەرەوە ئەو زمانەی خوێندنەی بەڕاستی زۆرێک لە نەبوونی بەخۆی و بینیوە. ساڵ 1992 گەڕاوەوە بۆ عێراق بووە بە مفتیشی عامی سەربازی لە شاری بەغدا و لە 1992 تاکو 1970 کە داگیرکەری بەریتانی هاتو عێراقی داگیر کردەوە کۆمەڵی پۆستی سەربازی گرنگی بینیوە. محەممەد ئەمین زەکی بەک هەتا گەیشتۆتە پلەی نەقیب و عەقید و بەرەو سەرتریش لە جێشی لە لەشکری عوسمانیە ئەو دەورانەی بینیەوە ڕۆڵێکی گەورەی بینیەوە، بەشداری کۆمەڵە شەڕی بەڵقان و شەڕی گەورەی کردووە، چونکە پلەیەکی سەربازی گرنگی هەبووە. دوای ئەوەش کە حکوومەتی عێراقی دروستە بێ و لە ساڵ 1920 و دەوڵەتی عوسمانی لێرەیتر کۆتایی بە دەسەڵاتەکەی دێ و چرای دەوڵەتی عوسمانیە کوژێتەوە. محەممەد ئەمین زەکی بەک چ لە دروستکردنی حکوومەتی عێراقیە چ لە دروستکردنی جێشی سوپای عێراقی و لەشکری عێراقیە ڕۆڵێکی گەورەی بینیوە. دەرچوی کولەی عەسکەری بووە، پلەی سەربازی باڵای هەبووە و لە مفتیشی عام بووە لە جێشی عێراقیە و دەورێکی یەکێ بووە لە پێکێنەرەکان و دروستکارەکان و دامەزرێنەکانی جێشی عێراقی لە ساڵ 1920. محەممەد ئەمین زەکی ئەو زەکیە و خۆی بە لە ناو سلێمانیەوە ناو نراوە، لەبەرەوەی کەسێکی زیرک بووە بە توانا بوو، هەر لە مناڵەوە هەست بە و توانا و ئیمکانەتی کراوە. دوای ئەوەی کە خوێندنی مەلایەتی و فەقی و حوجرە تەواوەکات ئەنجا ئەچێتە خوێندنی ڕوشتیە کە لە سلێمانی هەبووە و لە دوایدا لەوێ سەرکەوتووە بێ ئەچێتە بەغا. ئیتر قۆناغەکانی ئەم چ لەوەی کە لە سلێمانی بۆ وەکو وتمان بە کەسایەتی ناسراوە، بە کەسێکی زیرەک و بەتوانە لەو خوێنانی کە ئێرە خوێنێتی، چ ئەوەی دواتر چۆتە دەرەوەی کوردستان و دەرەوەی سلێمانی. کاتێکێتە بەغا لەوێ بە هەمان شێوە بەردەوامی ئەیە بە خوێندنی ڕوشتەی عەسکەری سەربازی ئەو کاتە باو بووە لە دەوڵەتی عوسمانیدا. لەوێدا ئیتر دەوردا تواناکانی زیاتر دەرەکەوێت تاوەکو تەرشیحەکەن بۆەوەی کە بچێتە ئەستەمبوڵ و لەوێش دیسانەوە خوێندن تەواوەکە و ئەبێتە زابطێکی گەورەی سەردەمی عوسمانی و لەوێدا هەڵ ئەبژێرێ بۆ کەسی مفتیش لە ناو سەرباز و لە ناو قوەی سەربازی دەوڵەتی عوسمانیدا. دیسان لە وەکو نمرەکانی خۆشی هەم لە سلێمانی و هەم لە بەغا هەم لە ئەستەمبوڵ نمرەی لە قوتابیە زۆر زیرەکەکان بووە. ئەم زیرەشیەی وای لێ کردووە کە تێکەڵی مناڵی بنەماڵە دەوڵەمانەکان بێت. لەبەرەوە ئەو پەیوەندی لەگەڵ ماڵی خەزوریە کە کوڕەکانی دوو کوڕی لە دیسان ئەوانش لە مەکتەبی حربیە لە ئەستەمبوڵ خوێن، تێکەڵی ئەوانە بێت. تر دوایی ژن لەو بنەماڵەیە هێنێ. لەوێ بە حکمی بەهرەداری خۆی کە مەکتەبی حربیە تەواوەکە ئەچێتە ئەرکانیش تەواوەکە. دیارە زابطێکی بریمەت بووە، بەشداری شەڕەکانی دەوڵەتی عوسمانی کردو، بەتابەتی لە عێراقی کۆنا، یعنی بڵێن زمانی ویلایەتی بەغا و بەسرە و مووسڵ بەشداری لەو شەڕانەیە کردواتە 8 کتێبی لەسەر ئەو شەڕانە
ینی کاتی خۆی نووسیەوە بڵاو بوونەتەوە کە زۆر گرنگن. کتێبی هەشتم ینی ئێستا دارە دەستخەتە لە مۆزەخانەی جەنگە، مۆزەخانەی ئیمپریالی جەنگە لە شاری لەندەن. وەیەکێ بۆ لەوانەی کە تەنها کورد سەرەتایی ئەوەی کە باسەکرێ ڕۆڵی هەبووە لە هاوکێشە سیاسیەکاندا، بۆ لەبەرەوەی کە دەوری هەبووە لە کێشاندی سنووری نێوان رووسیا و تورکیای ئەو کاتە و دوو جاریش بۆ ئەم مهمەیە هەڵبژێراوە. دوای ئەوە هەڵبژێراوە بۆ سەردانیکردنی نوێنەری دەوڵەتی عوسمانی بووە چۆتە فەڕەنسا. لەوێ بەو ماوەی کە لەوێ بووە دەستی کردووە بە گرنگیدانی بە خوێندنەوە و بە نووسین و بە بابەت کۆکردنەوە لەسەر مێژووی کورد و لەسەر سەقافەتی کورد و بەسەر هەموو لایەنەکانی تر کە وردە وردە لە کتێبەکانە ئەمانە ڕەنگانەوەی ئەبێت. دیسانە بۆ خۆشی ئەندامی لیژنەی دیاریکردنی سنوور دیارە دەوڵەتی عوسمانی و ئێران لە مێژوێکی دوورە و کێشەی دیاریکردنی سنووریان هەبووە. لێشە لەو لیژنانەیە لە سەرەتای سەدەی 20 ئەمیزەشیش بەشداری تیا کردەوە بۆ خۆی بە حکمیەوەی کە وێنەچێشێکی بلیمەت بووە توانیەتی زۆر نەخشە بچێشێ. نمونەی ئێستا هەندێک لەو نەخشای مەیدانی جەنگانە هەیە یاخود لەو کتێبە تووشیانەی کە چاپی کردوون بەڵگەی ئەوەیە کە کەسێکی زۆر شارەزا بووە لە دیاریکردنی شوێنە جوگرافیەکانە. بە حکمی ئەوەی ئەو کە لە ئەستەمبول ژیاوە تێکەڵی میلەتانی کە بووە، ینی تێکەڵی تورک و فارس و عەرەب و میلەتانی تری ژێردەستی عوسمانی بووە. لەبەرەوە ئەمیش بە حکمیەوەی زیرەک بووە بلیمەت بووە ئەمە دەرگای بۆ کردووەتەوە کە چاوی بکرێتەوە تێبگە. وەک خۆی باسیەکە لە ڕاگانی مەشروطەی عوسمانی لە ساڵی 1970 ئەم ینی ئەو پرسیارەی لە دروستە بێت بە تابەتی وەختێک کە دەستی ئیتحادیەکانەکەوێتە ڕوو دەرەکەوێ ئەمانە زۆر تۆرانین هەوڵێن بۆ تورک ئیترەمیش ئەو پرسیارەی لە دروستە بێت کە کورد چیە ئەژنا پێشتر خۆی بە هاوڵاتێکی عوسمانی زانیوە. لەبەرەوە ئەڵێک خەریکی کۆکردنەوەی کەرەسە بووە وەکو باسیەکە، بەڵامی تر لە ئاگرکەوتنەوەیشی گەڕەکەکانە ئەو کەرەسانەی هەمووی لە ناوەچێ. محەممەد ئەمین زەکی بەگ بەشێکی زۆری تەمەنی تەرخان کرد بۆ نووسینی ژمارە کتێبی زۆر دەگمەنی مێژووی کە یەکەم کەس بوو بە زمانی کوردی مێژووی کورد و کوردستانی نووسی. ئەم مێژوو نووسە مەزنەی کورد چەندان زمانی بیانی زانیوە کە بووەتە هۆکاری دەوڵەمەندکردنی مێژووی گەلی کورد. بەهشتی مەمەستە محەممەد ئەمین زەکی بەگ وەکو مێژوو نووس کارێکی زۆر لە پێشینەی کردووە یا بڵێن جۆڵی پێشەنگ بووە لە کارێک زانستەکەیە لە ئەو ڕوانگەیەوە کە یەکەم کەس بووە کە هاتووە چۆن ئەرزەگەهێنی خەتەکانی کێشی ئەمجا بینیارە سەرەکەی. لە ڕاستیە مێژووی کورد و مێژووی کوردستان پێش مامۆستا محەممەد ئەمین زەکی بەگ بەو شێوە نەنووسرا بوو. شەرەفخانی بەردیسیمان هەیە کە مێژووی ئیمارەتەکان و یەکەیەکە وەریگرتووە و مێژووی هۆزەکان و ناوچەکان وەریگرتووە. ڕاستی ئەمین زەکی جگە لە کوردی کە زمانی زگماکی خۆی بووە عەرەبی، تورکی، فارسی، ئەڵبانی، فەڕەنسی کە وەختە لە قوتابخانە خوێنەوە، ئینگلیزی ئەم زمانانەی زانیوە. ئەمەش زۆر یارمەتی دەربوو بۆەوەی کە بتوانێت کاری زانستی بکە. چکەی تر وردە لە بیسەکانی سەدەی ڕابردووە جارێشکە ئەو ئەکەوێتە کە بابەتێکی نووسراو لەسەر کورد لە ئەنسیکلۆپیدیای ئیسلامە بینێ دیسان نەکەوێتەوە سەر کەلکەڵەی نووسینی مێژووی کوردی تر بردەوە دەخەریشی کۆکردنەوەی کەرەسا بێ. دیارە ئەو وەختە کتێبی تابێت لەسەر کورد لە کتێبی شەرەفنامە زیاتر کە بە فارسی لەسەر تاریخی کورد تا و قۆناغی کە شەرەفخان خۆی تیاژیاوە تا سەرەتای سەدەی حەڤە ئیتر کتێبی کەمان نەبووە. ئیترم دێ بەڕاستی لە هیچەوە دەست پێ کا خەریش کۆکردنەوەی زانیاری و گەڵاڵەکردن و ڕێخستنیانە بێ کامە بۆ خۆی بەڕاستی کارێکی زۆر زەحمەتە و دیسانە و دێت جیاواز لە شەرەفخان دێت بە زمانی کوردیە نووسێ لە کاتێکە توانیوێتی بە زمانانی تر بینووسێ. مێژوویەکی گشتگیری کوردستان بەگشتی و هەمووی و ئەمجاد پایەکانی داڕێژی بڵێ چی لەکوێوە دەست پێکا و لەکوێ کۆتاییەت و چۆن وەرەگیریت و بە دوایەکە هاتنی مێژووی و ئەوانە مامەسا محەممەد ئەمین زەکی بەگ کردوێتی. ئێمە ئێستاش لەسەر کەم تا زۆر پرۆگرامەکەی ئەو ئەڕێن ڕاستەکەی ئەوەی کە جەنابی دایناوە چی لە مێژووی کوردستانە باز بکرێ
چۆن باز بکرێت لە کەی دەست پێ بکاوکەی کۆتایی بێ تا ئێستا زوبەی هەرە زۆری هی ڕەنگ ڕێژەکەی مامۆستا محەممەد ئەمین زەکی بەگا و تەسەوری بکە بیهێ بە چاوی خۆت کە پێشتر کاری وا نەکرابێت و یەکەم کەس تۆ بڕیار بدەیت لەسەر ئەمانە ئیشێکی قرس بووە بەڕاستی زۆر سەخت بووە کردوێتی لەبەرەوە لە ڕووی زانستیەوە و لە ڕووی پێشەنیەوە کارێکی زۆر گەورە و گرانی کردووە لە لایەنێکی تری ژیانیەوە هاتووە ئەو تەجروبانی کە لە وڵاتانی فەڕەنسا و ئەڵمانیا و بەریتانیا و ئەو لغانی کە زانیوێتی لە لغەی ئەڵمانی لە لغەی فەڕەنسی لە لغەی تورکی فارسی عەرەبی هەمووی وا لێ بکات ئیسیسماری کا لە نووسینی کتێبەکانیدا هەرچەندە کاتێکە لە تورکیا بووە چەندین بەرهەمی هەبووە بە تورکی نووسیوێتی بەڵام دوایی کە دێتەوە دەسەکا بە نووسین بە زمانی کوردی یەکەم کارێکی کە گرنگترین کاری بووە خلاصەیەکی تاریخی کورد و کوردستان بووە لە ڕووی زانستیشەوە ئەگەر هەڵی بسەنگێنین هیچ کارێک بێکەم و کوڕینێ بێگومان بە تایبەتی ئەو بەڕێزیان کتێبەکەی لە سیەکانە نووسیوە و پێشتیش دەستی پێ کردووە و خۆی باسیەکە کە ڕەشنووسی کتێبەکەی هەبووە و لە هەرێکێکا لە ئاگرکەوتنەوەیەکە لە ئەستەمبوڵ هەمی سوتا و دوایی ستە لە نوێ دەست پێکاتەوە لەبەرەوە وەکو کارێکی زانستیش کارێکی زۆر بە نرخی کردووە و پێوە ماندوو بووە لەو کاتەیە ئەو سەرچاوانەی کە هەبوون لەسەر مێژووی کۆن کە بە تاواتی پشت دەبەستێ بە شوێنەوارەوە شوێنارە مادیەکانەوە بۆ ئەو کاتە کارێکی زۆر چاک و بە پێز بووە ئێمە لە بیرمان نەچێ ئێمە باسی سیەکانەکەین کە زانستی شوێنەوارناسی یا کۆنەناسی لە سەرەتاکانیە بۆ هێشتا زۆربەی هەرە زۆری دۆزینەوەکان نەکرابوو نێشتا کەم شت دۆزرابەوە لەبەرەوە سەرچاوەش کەم بوو ئەمێنێتەوە سەر نووسینەکانی نووسەرە کلاسیکەکان مێژوو نووسانی یۆنان و ڕۆمان یا ئەوەی کە لە تەوراتە باسەکرێ یاوانەی کە لە هەندێک سەرچاوی نووسراوی تراوکو و مێژۆکی هیرۆدۆتس باسەکرێ بەس ئەمانە پاڵپشتی کۆنەناسیانیان نەویست بەڵگەی مادیان پێویست بوو کە کۆنەناسی بەدەستی هەنا فەراهەمیەکە بەڵام ئەو کاتە ئەم بەڵگە مادیانە زۆر کەم بوون لەبەرەوە ئەبینین پێوی دیارە بە نووسینەکەی مامۆستا ئەمین زەکی بەگەوە کە هەندێک شت ساغ نەکرا بۆ یەکلایی نەکرا بۆ هەندێک شت کلێنی گەورەی تیا بوو ئەمانە لە کتێبەکەیە دەرەکەوێ ڕاستە بەس خەتای ئەو نییە گوناحی ئەو نییە مامۆستا محەممەد ئەمین زەکی بەگ جوتێکی زۆری کردووە لە کۆکردنەوەی ئەو هەموو سەرچاوانەی کە ئەو کاتە هەبوون و بە زمانزانی خۆیان بێژگە لە تورکی عوسمانی فارسی بەکارهێناوە عەربی بەکارهێناوە ئینگلیزی و ئەڵمانی فەڕەنسیش سەرچاوەڵمانی فەڕەنسیەکانیشی یعنی توانین بڵێن هەرچی هەبوو لەو کاتەیە لەسەر ئەو بابەتانە بەکاری هێناوە و بەردەوام بووە بە تایبەتی لە بواری نووسین و فەرهەنگا کۆمەڵە کتێبی بە نرخی نووسیوە مێژووی کورد و کوردستانەکەی کێکێکە لە شاکارە گەورەکانی مێژووی ناودارانی کوردێکێکە لە شاکارە گەورەکانی مێژووی سلێمانی وڵاتێکێکە لە شاکارە جوانەکان کە هەتاکو ئێستا بڕم ڕەنگە لە مێژووی سلێمانیا کتێبی وا بە نرخ نەنووسراوە و کۆمەڵی نووسینی تریشی هەیە بە تایبەتی لە گۆڤار و ڕۆژنامەکانی ئەو کات و سەردەمەشە بەردەوام نووسینی هەبووە لەگەڵ منەوەر و پیاوە گەورەکانی ئەو ڕۆژگاری سلێمانیا چلەکان و سیەکان و چلەکان هەتا کۆچی دوای کردووە لە 1940 لەگەڵ تۆفیق وەهبی لەگەڵ شێخ محەممەدی خاڵ لەگەڵ زۆرێکی تر معروف جیاوکە و پیاوە گەورانە و منەوەرانە بەردەوام لە خەمی میلەت و نیشتمان نبووە کە چی بکەین میلەتەکەمان بەرەو پێش بڕوە چ لە ڕووی خوێن و خوێنەواری و کردنەوەی قوتابخانەوە چ لە ڕووی خزمەتگوزاری و ڕێگاوبان و پرۆژەی خزمەتگوزاریەوە چ لە هەموو ڕۆکانی ترۆ بەردەوام لە خەمی میلەت و بە تعبیرێکی خۆمان لە خەمی ژین و دینی ئەو خەڵکە بۆ پیاوێکی منەوەری گەورە بوو و تاکو کۆچی دوایی کردو خزمەتی زۆری کردو چ لە ڕووی کارگەڕی و ئیداری و سیاسیەوە چ لە ڕووی فەرهەنگی و ڕۆشنبیری و کتێبەوە بەردەوام چ لە ڕووی خزمەتگوزاری پرۆژەی خزمەتگوزاری و خزمەتێکی زۆری بە تایبەتی خزمەتێکی زۆری دەڤەری سلێمانی و لیوای سلێمانی ئەو کاتەی کردووە یەکەم نووسەری کورد بووە ئەتوانین بڵێن کە لە نووسینەکاندا نووسینی جگە لە زمانی کوردی بەکارهێناوە جگە لە زمانی فارسی و عەرەبی تورکی هاتووە زمانی ئەڵمانی بەکارهێناوە هاتووە زمانی فەڕەنسی بەکارهێناوە ئینگلیزی بەکارهێناوە بەڕاستی ئەم لێوەشاویە بۆ سەردەمی ئێسەش تازەیە چونکە نووسەر لە 6-7 زمان با بڵێم بە زمانی خۆی و 8 زمانەکە هاتووە لە ناو ئەم نووسینانەدا ئیسیسمانی کردو و بەکاری هێناوەتەوە ئەمە کارێکی گەورەیە دوای ئەو منهەجێتە ڕێکوپێکی کە دای ڕشتوتەوە ئەو منهەجێت تەحلیلی کە بەکاری هێناوە لەو کاتەدا تەنها
ئیسیسلام نابێ بەو ڕیوایەتانی کە ئەهێنێ بەڵکو زۆرجار ڕخنەی لێ ئەگرێ مشارەکەی وەکو مؤڕخێک قسەی تیاکە و ئەتوانین بڵێن یەکەم مؤڕخی کوردی بووە کە بە نووسینی زمانی دایکی خۆی بە زمانی کوردی بابەت و نووسینی نووسیوە. بۆیە محەممەد ئەمین زەکی بەڕاستی ئەتوانین بڵێن مەشخەڵێکی ئەو ڕێگەیە نووسەرێکی گەورەی ئەو بارەیە کە هەم سیاست و هەم سەقافەت و هەم علمی بەستبووە بەیەکەوە. ئەمین زەکی مێژوویەکی زۆر هەمەلایەنە و گشتگیری بۆ کورد نووسیوە، ینی تەماشای کوردی کردووە وەک یەک نەتەوە، ینی بە چاوپۆشین لەوەی کە کوردستان داپۆشکراوە، تەماشای کوردستانی کردووە وەک یەک نیشتیمانی یەک پارچە بەڕاستی کە وە مێژوێکی سەرتاسەری نووسیوە، ینی هەوڵی داوە زۆرترین زانیاری کە تا وەختە و هەبووە بەڕاستی بەکاری بێنێ. پاشان ئەمین زەکی بە تەنیا مێژووی نەقڵ نەکردەوە زانیاریان، هەوڵی یاوە تەحلیلی کە لەسەری بنووسێت، ینی شیکردنەوەی هەبووە لەسەر و نووسینانە و بەڕاستی بێلایەنانەژە و مێژووی نووسیەوە نییە بڵێ وەڵا کووردە بە حەق و نەحەق دیفاع لە کورد کایە ینی هەم شتە باشەکانی تۆ هەم شتە هەڵەکانیشی گوتووە، جوانی و ناشرینەکانی ینی ئەو ڕابردووی ئێمە هەمووی دەستنیشان کردووە. لەبەرەوە کتێبەکەی ئەو بەڕاستی تا ئێستاش قیمەتە مێژوویەکەی زۆر بەرزە. ئێمە هەر ئەوەیە ئێمە هانی ئێمەیە سەر لە نوێ ئێمە لە ساڵانی ڕابردووە جاری شەم کتێبە بە هاوکاری هەم خۆم هەم هەندێ سێ مامۆستای بەڕێز دکتۆر زرار و دکتۆر حسامەدین و لەگەڵ دکتۆر کۆزات نزیکەی 1200 پراوێز بۆ کتێبە کراوە بە بەرژێکی کە بەڕاستی زۆر دەوڵەمەندمان کرد کە کتێبێکی زۆر بە قیمەتە و ئێستا شایانی ئەوەی بەڕاستی ئێمە هەوڵ بین تەرجەمەیان کرد بۆ عەرەبی و بۆ زمانەکانی تر بە تەبتی زمانی میلەتانی دراوسی خۆمان. و یەکەم وەزیریش بووە لەسەر ئاستی بڵین لیوای سلێمانی یەکەم کەس بووە کە بوو بە وەزیر لە حکومەتی عێراقیە لە 1930 بۆ 39 گۆڕانکاری زۆر لە حکومەتی عێراقیە دروست بووە، لە عێراقا دروست بووە و زۆر کابینە گۆڕاوە، چەند جارێک کابینەی حکومەتی گۆڕاوە و کۆتایی هاتۆ دروست کراوەتەوە بە تایبەتی دوای ئەوەی کە عەبدولمەحسین سەعدون خۆی کوژێ تۆفیق سوەیدی و کۆمەڵێکی تر کە چەند کابینەی دروستە بێ لە هەموو کابینەکانە محەممەد ئەمین زەکی بەک پۆستی وەزارەتی هەبووە بۆ بە وەزیری مەعاریف بە تعبیری ئەمڕۆ وەزیری پەروەردەی وەزیری مەعاریف بۆ بە وەزیری اقتصاد ئابووری و بازرگانی بۆ بە وەزیری بەرگری بە وەکالەت ماوەیە کە وەزارەتی بەرگری عێراقی لای محەممەد ئەمین زەکی بەک بووە، چەند جارێک چەند پۆستێکی جیاوازی بینیوە و چەند جارێکیش بۆ بە بەڕێوەبەری گشتی وەزارەتەکان تەنانەت ینی لە دڵسۆزی خۆیەوە لە پابندبوونی بە بنەما زانستیەکانەوە کتێبینی کردووە ئەو مێژووی هەیە و بەردەستە زیاتر مێژووی سۆمەر و ئەکەد و بابل و ئاشور و ئەوانەیە لەسەر کوردستان تیشکۆ نەخراوە لەسەر کوردستان ئەو ویست مێژووی کورد و کوردستان بنووسێ نامەیەکی نووسیوە بۆ سیدنی سمیت کە پسپۆرێکی بەناوبانگی ئەو کاتە بوو لە مێژووی کۆن و لە کۆنەناسیا و بەرپرسی شوێنەوارەکانی ئەو کاتەی دەوڵەتی تازە دامەزراوی عێراق بوو، داوای لە کردووە شتی لەسەر کوردستان چی هەیە کە پێی بڵێ ئەوش بەنامێکی دوور و درێژ بە راپۆرتێکی دوور درێژ وەڵامی یاوەتەوە هەچی هەبووە لەسەر ئەو بابەتە بۆی نردووە و وەکو سەرچاوە بەکاری هێناوە. بۆیە ئەبینین هەوڵی تەواوی یاوە لە هەموو لایەنێکەوە کە هەموو کونج و قوشبنەکانی پڕکاتەوە. ئەوەی کە زانراوە ئێمە لەم ساڵانەی دواییە سێ چوار بەڵگەنامەمان دەستکەوت لە سەردەمی حکمی پاهلەویە لە عێراق لە ئێرانە بە تابتی لە سەردەمی محەممەد ڕەزا شایە ئەنجومەنی وەزیران کۆبینەوەی فراوانیان لەسەرەوە کردووە و زۆر نیگەران بوون بەوەی کە ئەم کتێبە دەرچووە هەر لە سیەکانە کە ئەم کتێبە دیارە خەڵکان بۆیان خوێندوونەتەوە بۆی ئەڵێ ئەمە کورد بەڕاستی لە ئێران دابڕێ ئەمانە بە فکرێکی پان ئێرانی و ئەمانە هەوڵیان داوە دژی ئەمە بوەستنەوە. لەبەرەوە ڕایان سپاردووە ئایەتوڵا محەممەد مەردۆخی سنەیی و لەگەڵ دکتۆر ڕەشید یاسەمی و لەگەڵ مینۆرسکی ڕایان سپاردوون ئەوانە شت بنووسن بۆ ئاراستەیە کە کورد بەشەکە لە ئێران مێژوەکەی جا نابێتەوە لە ئێران تێکەڵی ئێرانە. زۆر نیگەران بوونەوە من دڵنیام هەمان کاردانەوە لە تورکیا ئەگەر زیاتر نەبوو بێ کەمتر نەبوو، بەڵام ئێستا ئێمە بەڵگەرەکانی ئەو زمانەمان دەست نەکەوتووە. تا ڕادەیە حکومەتی عێراق بەڕاستی ئەهۆن بووە، ینی لە عێراقا ئەو فکری شۆڤێنیە بڕاستی نکولیکردن لە بوونی کورد و ئەوانە تا ڕادەیە نەگەیشتوە و ئاستەکە بربەستەکان لە بەردەم بڵاوبوونەوەی ئەم کتێبەیە زۆر بێ
لەبەرەوە لە عێراقا کارداوانەی گەورەی دروست نەکرد زۆر دەستوسیشی بەکار هێناوە من زیاتر کارم لەسەر بەشە کۆنەکەی کردووە بەشی مێژووی کۆنەکەی پەراوێزم بۆ نووسیوە و کۆمەتم لەسەر نووسیوە و شتم ڕاست کردێتەوە بەڵام سپارەت بە مێژووی هاوچەرخ و ئەو کاتە هاوچەرخ ئەو کاتە و مێژووی سەردەمی ئیسلامی لێگومان سوودی زۆری بینیوە لە کتێبە مێژوویەکان و ئەوان کە چاپ کراون و ئەوانش کە چاپ نەکراون و بە ئەمارەتی شەو لە هەموو شوێنەکە ئاماژەی پێداوە. پاشکۆتایی هاتنی دەسەڵاتی عوسمانی و دروستکردنی دەوڵەتی عێراق گەڕاوەتەوە بۆ عێراقی نوێ و لە پەرلەمان و ئەنجومەنی وەزیران ڕۆڵی بەرچاوی هەبووە و یەکێک بووە لە دامەزرێنەرانی پەرلەمان و حکوومەت و سوپای عێراق چەندان جار کراوەتە وەزیر و توانەکانی خۆی لە پەرلەمان و وەزارەتەکان داخستۆتە خزمەتی هاوڵاتیان. ئەو مێژوونووسینەش بەشێک بووە لەو مۆدێلە یا بەشێک بووە لەو شەپۆلەی کە پیا بوو لە هەموو ڕۆژهەڵاتی نزیکە مەسەڵەن دەوڵەتی عوسمانی کە داڕما و دەوڵەتێکی نەتەوەیی لە تورکیا دامەزرێرا عێراق لەسەر ئەساسێکی تا ڕادەیەکی زۆر نەتەوەیی دامەزرێرا ئێران هەر نەتەوەیی بوو ڕەزا شاه هاتبوو مسر سووریا هەموو ئەمانە دەوڵەتی نەتەوەیی دروست بوون لێرەدا مامەستا وەکو هەستکردن بە پێویستی بوونێک بە مێژوویەکی نەتەوەیی وەکو پێکهێنەرێکی یا پێکهاتەیەکی سەرەکی لە بنیادنانی دەوڵەت نەتەوەدا هەستی بەوە کردووە کە پێویستە تۆ مێژوویەکی نەتەوەکی خۆشتە هەبێ بۆیە لەسەر ئەساسی ئەوە مێژووی کورد و کوردستانی نووسیوە ڕاستەکەی بۆەوەی تیۆریەکان واهی بوون ئێستش تا ڕادێکی زۆر هەر لە زۆر شوێن هەروە ڕواکە تۆ مێژوویەکی هاوبەشت هەبێ نەتەوە ئەوەیە مێژوویەکی هاوبەشی هەبێ تموح و ئەمەلێکی هاوبەشی هەبێ عەرزێکی هەبێ زمانی خۆی هەبێ چی هەبێ چی هەبێ یەکێوانەوە مێژوو هاوبەشەیە لە چوارچەوەی ئەوەیە ئەو هەستەنەتەوەییە وی کە ئەم پێکهاتەیە کە مێژومان هەیە بەس کۆکردنەوەی کێوێت تەرتیبی ئەوێ ڕێخستنی ئەوێ وەکوتم ڕێژی ئەویست لەو سۆنگەیەوە هاتووە کە مێژووی کورد و کوردستانی کۆکردۆتەوە و نووسیوێتی ئەوەی ئەو کەماسیە لەو لایەنەیە نەمێنێ و پڕی کاتەوە. محەممەد ئەمین زەکی بەگ یەکێ بۆ لە منەرە گەورەکانی کورد بە تایبەتی لەو ڕۆژگارا و لە سەرەتەکانی سەدەی بیستەما کورد زۆر پێویستی بە پیاوی گەوری وکو محەممەد ئەمین زەکی بەگ بووە بە تایبەتی ئەو منەوەرانش کە لە ئەستەمبول گەڕاونەتەوە دەسێ ڕووناکبیران و منەوەرەکانی کورد چ محەممەد ئەمین زەکی بەگ و پیرەمێرد و حاجی مستەفای پاشای یامۆڵکی و زۆرێکی تری لەوانەیە تۆفیق وهەبی و ڕافق حلمی ئەمانە کە هاتوونەتە سلێمانی بزافێکی ڕۆژنامە نووسی و نیشتمانی و نەتەوەی لە سلێمانیا گەشەی کردووە هەمی بە هەوری ئەمانە بۆ بەڕێگەی نووسینەکانی ئەوانەوە بووە ئەمڕۆ کە پێڵم قوتابخانەی بیری ناسیۆنالیستی کوردی کە لە سلێمانیا سەری هەڵداوە و لە سلێمانیا چەکەری کردووە و هەم بزافی ڕۆژنامە نووسیش کە لە کوردستانە سەری هەڵدا و یەکەم ڕۆژنامەکە لە سلێمانی دەرچۆ ڕۆژنامی پێشکەوتن و دوای لە سەردەمی کابینەکانی شێخ مەحمووە ڕۆژنامەکانی بانگی کوردستان و دیاری کوردستان و ئومێدی ئیستیقلال و ژین و ژیانەوە ئەمانە هەمووی بە هەوری ئەم پیاوە گەورانە بوو ئەو منەوەرانە بووە کە لە ئەستەمبوڵەوە گەڕاونەتەوە زۆربیان دەرچوو کولێ حقوق و دەرچوو کولێ ئەرکانی ئەو ڕۆژگاری ئەستەمبوڵ بوون. دامەزانی دەوڵەتی عێراقا وەختێک گەوانە بە زانست زانیاریشی زۆر و لە تووشیا گەڕێنەوە بۆ وڵات ئەوانە تەماشاکەن کورد هیچی نییە یعنی نە دەستورێکی زمانی کوردی نووسراوی هەیە نەبێژویشی نووسراوی هەیە جگە لە شەرەفنامە نە ئەدەبیاتێکی دەوڵەمەندی هەیە نە ڕۆژنامەوانی هەیە ئەو ڕۆشنبیرانە بەڕاستی یعنی ئەکەونە کارێکی گەورەی دەسە جەمعی ئیتر هەرێکان لە بوارێکە ئەبینی ئەمیزێکی خەریشی مێژووە بێ تۆفیق وهەبی خەریشی زمانە بێ ئیتر بەشیشی لەو نووسەرانەی کە مثلا مصطفى پاشای ملکی ساڵحزێکی صاحبکران کامانە هەمووی ئەفسەری عوسمانی بوون مثلا خەریشی ڕۆژنامەوانیە بن ئیتر ئەمانە ئیتر هەندێک ئەدیبی کە دیسان پیا بنەمانەی تر خەریشی گەشە پێدانی ئەدەبیاتی کوردی خزمەتێکی گەورەکەن و ئەو شەدامەزرێن بناغی بۆ شەدامەزین کە ئێستا ئێمە شانازی پێەکەین و ناوی ڕۆشنبیری کوردیە طبعا ئەرگەکەیان بەڕاستی زۆر خورس بووە و ئەوەی کامی زەکی کردێتی کاتی خۆی بەڕاستی دەستپێشکەریەکی زۆر گەورە بووە چکە ئەو خوێندەوارێکی هاکەزایی نەبووە کاربەدەستێکی گەورە دەوڵەتی عێراق بووە یعنی هەم ئەندامی پەرلەمان بووە هەم نزیکەی 14-15 جار ئەو وەزیر بووە لە حکومەتی پاشایەتی عێراق لەبەرەوە کتێبەکەی ئەو زۆر گرنگ بووە یعنی کتێبەکەی ئێمە نازانین چ کاردانەوەیشی لە تورکیا من دڵنیام کاردانەوەکەی گەورە بووە چکە تا ئێستا بەڵگەنامەمان دەست نەکەوتووە چکە ئێستا هەندێک بەڵگەنامەیە هەندێک کتێبی زۆر ئاسایی کە کاتی خۆی لە کوردستانی عێراق دەرچوون لە تورکیا قەدەخە کراون من دڵنیام ئەوە قسەی زۆری لەسەر کراوە.
ئەو ماوەی لە حکومەت و پەرلەمانی عێراقدا بووە هەوڵی داوە لە ڕێگەی پلەپۆستەکانیەوە خزمەتی تایبەت بە کوردستان بکات بە پلەی یەکەم لە کەرتەکانی ڕێگاوبان پەروەردە و تەندروستی خزمەتی بەرچاوی کردووە. کاتێک دێتە بەغا لە بەغا ئەبێتە مندوبی ئەو کاتەوەکو مندوبی ئێستا نەبوو ئەگەر کەسێک خۆی خواخوای بێ تەرشیح کرێ لە بەرەوەی کە پلەپایەکی لەگەڵ ڕێزما بۆ هەمویان ناڵێن بەس بە شێوە گشتێکە وای لێ هاتووە پلەپۆست و پایەکی باش و پارەیەکی باش و ئەمانەی هەبووە نەخێر ئەو جۆرێک لە خۆبەخشی بووە چکە ئەو کاتە نەکەس ئەم کۆمەلگایە زۆر ئاگای لە مەسەلەی ئەوە بووە کە مندوب چی بۆ بکات و چی نەبکا وەکو ئێستا نا ئەوە بووە کە وەکوڵێ لا نوریدو منکم جەزاء ولا شکورا ئەم هیچ ئەلەم سوپاس و پێزانینانەی لە سەردەمی خۆیدا نەبووە چۆتە ئەوێ گرنگ بووە لە لای کاتێ وەکو خۆی باسەکە ئەڵێ تا لە دەوڵەتی عوسمانیا بووم هەستم نەکرد کە من کوردم بۆ لەبەرەوەی کە هیچ کوردێک هەستی بەوە نەئەکرد هەر یەک قەومیەتی خۆی بەڵام سێرەکە ئیتیحاد و تەرەقی دەرەکەوێت ئیتیحادی تەرەقی تورکی و دوای عەرەبی و هەرێک باسی مافی میلەتی خۆیەکە ئەم ژەوت طموحی لا دروستە بێ کە ئیش بکار بۆ پشتگیریکردنی قەزەی کوردی بۆ ئەوەی کە خۆی وەکو تاکێک لە کووردا هەوڵ بات ئەو لایەنە ئەو گرنگی پێدانەی کە لە مێژوودا هەبووە لە ئەم زیاتر ئیبرازی کە بۆیە سێرەکەین دەستی کردووە بەوەی کە لەو چوارچەوەدا ئیش و کارەکانی خۆی بکات و دەست بک بە نوێنەرایەتی ڕاستەقینەی کورد بۆیە دوای ئەوەی کە جەعفەر عەسکەری وەزارەتەکەی کۆتایی پێدێت عەبدولمحسین یاسین هاشمی دێتە سەر حکوم ئەبێ بە سەرۆکی وەزیران داوای سەر لە نوێ هەڵبژاردنیەکە کاتەوە کاتێک کە هەڵبژاردنیەک ئەکاتەوە لە منتیقەکانی سلێمانیش خەڵک هەڵەبژێرێ لە منتیقەکانی هەولێر لە منتیقەکانی مووسڵوە تەبعاً لە ناوچەکانی تری عێراقا ئەمە دوایە کە سیستەمی بەریتانی هاتووە داوا ئەکا کە شێوازی پەرلەمانی و نوێنەرایەتی خەڵکەکان لە ناو بەغارە دروست ببێت و تەجسید بێت لەوێدا خۆی تەرشیح حکات ئەو و لەگەڵ ئەحمەد موختار جاف و لەگەڵ خواجە فەرەج با بڵێن میرزا فەرەج ئەمانە چوار نوێنەر محەممەد ساڵح محەممەد بە هەمان شێوە ئەمانە چوار لەو ئەندامانە بوون کە لە ئاسی سلێمانیدا هەڵبژێران خۆ دەزانێت جەنابەت وەزیریش بووە لە وەزارە لە حکوومەت عێراقەکانە چەند جارێک و لە مەجلیسی نوابە حتا شەڕی هەیە یان با بڵێن خەباتێکی گەورەی کردووە بۆ دۆزەکانی نێتەوەی کورد و دانیشتوانی کوردستانی ئەو کاتە هەمیان و لەسەر زمانی کوردی و ینی یەکێک لە کتێبە ناوازەکانی دوو تەقەلای بێسوودە کە پیشانەیە لێرە چەند هەوڵێکیەوە خەباتێکی کردو بەرامبەر ئەو مەدە نەژات پەرستەی کە لە حکوومەتی عێراقا دروست بووە ئێمە باسی زمانی مەلیگەکەین وەکو زمانێکی زۆر خۆش و خۆشنودی و ئاسایش و یەکسانی ئەوانە و ئازادی ئەگەر بەراوردێکی بە سەردەمەکانی دواتر ئەوە ڕاستە بەڵام بە تەنیاوەریگیری لەو کاتەشا ڕۆحانە نەتەوەی عەرەبیە پیا ببوو تایبەتی ساتە حوسەری کە محاربێ ئەوانە کرد کە بە زمانی کوردی بخوێنرێ و کە زمانی دەوائر بە کوردی بێ لە ناوچە کوردیەکانە و زۆر چیتر هەوڵەکانی خۆی لەوێ باسی کردووە کە چەند خەباتێکی بۆەوە کردووە و وەکو وەزیفە ئەو کارانی کردووە وەکو نووسی لە نووسینەکان و سوێتی وەکو مێژوو نووسینی مێژووی کورد و کوردستانیش پێوەی دیارەکە لەم بوارانەیە هەمووی خەمێکی گەورە بۆ لە لای یان نەسیحەتەکانی کاڵێ گرنگی بە زانست بن چونکە ئەساسی دروستکردنی دەوڵەت ئەگەر دەوێت دەوڵەت دروست هەبێت و ئەگەر دەوێت سەر بەخۆ بیت و ئەگەر دەوێت خۆ بەڕێوەبەری پێویستی بە عیلمە پێویستی بە سەرواتە سامانە کە کابینەی لە کابینە تازەکانە کە بڵێن پۆستی وەزیری وەرنەگرتووە بەڵام هەر بەڕێوەبەری گشتی بووە لە ناو حکوومەتە بەڕێوەبەری گشتی وەزارەتەکان و دیوانی وەزارەتەکان بووە چ لە وەزارەتی ئابووری چ لە وەزارەتی مەعارف چ لە وەزارەتی بەرگری ئەم پۆستانی هەموو وەرگرتووە و خزمەتێکی زۆری کردووە تا ساڵی 1942 لە پۆستی هەم وەکو چەند جارێک هەڵبژێرا وەکو نوێنەری لیوای سلێمانی لە ئەنجومەنی نوێنەرانی بەغا عێراقا و چەند جارێکی پۆستی وەزارەتی وەرگتووە لە ساڵی 1942 ئیتر تووشی نەخۆشیە بێ و باری تەندروستی باش نابێ ئیتر بە تاواتی خۆی خانشی نکات و دەست لە کاری میری حکوومەتی ئەکێشێتەوە بەڵام دوایی کاگەڕێتەوە عێراقش بە حکمیەوەی و پلێشی سەربازی بەرزی هەبووە دێت
ئەبێ بە یەشێک لە دامەزرێنەکانی مەکتەبی بڵین عسکەری کە کۆلیجی عسکەری ئەو زمانەی حکوومەتی پاشایەتی عێراقەوە ئەبێ بە یەکێ لەو بەڕێوەبەرانەی کە ئەمە بە خۆی زۆر گرنگە. ئیتر کە وەختێک ژیانی پەرلەمانیش لە عێراقا دەست بێکە لە یەکەمین هەڵبژاردننی پەرلەمانی عێراقەوە ئیترەوە بەشدارە بێ چەندین جارە و بە هەڵبژاردن ئەبێ بە نوێنەری سلێمانی و چالاشیان وێنێ کە تەنانەدە و زمانەی کە لە پەرلەمانە بێ دواتر لە ساڵی 24 نامیلکەیە بڵاوە کاتەوە لەسەر چالاشەکانی خۆی لە پەرلەمانە کەەوە بۆ خۆی شێکی زۆر گرنگە کە ئەندامێکی پەرلەمان بێت باسی چالاشەکانی خۆی هەم بۆ مێژوو گرنگە هەم بەڕاستی بۆ چالاشەکانیشی وەکو ئەندامێکی پەرلەمانیش گرنگە کە چی کردو لەو ماوەیە. ئەم مێژوو نووسە گەورەیە ڕۆحێتێکی بەرزی کوردانەی هەبووە جگە لەوەی مێژووی نەتەوەی و نیشتیمانی گەلەکەی خۆی نووسیوەتەوە هەوڵی داوە زۆرینەیان بە زمانی کوردی بنووسێت کە تا ئەو کاتە نووسینی مێژووی کورد بە زمانی کوردی پێشینەی نەبووە. دوای ئەوەش کە مجلیسی نوێنەرانی عراقی دروست ئەبێ یەکەم هەڵبژێراوی لیوای سلێمانی و بە تعبیری ئەو کاتە محەممەد ئەمین زەکی بەگ و بۆ بە نوێنەری سلێمانی لە ساڵ 1925 بۆ 1928 لە ئەنجومەنی نوێنەرانی عراقا ئەندام بۆ نوێنەری سلێمانی بۆ بە تایبەتی لەو کاتە خزمەتێکی گەورەی بە سلێمانی کردو چونکە هەموو نوێنەرەکان ئەرکێکی عمومیان لەسەر بوو ئەوەی کە ئەرکی پەرلەمان ئەندام پەرلەمانی کە ئەوان نوێنەری شعبی عراقین و گەلی عراقین و هەموو عێراقەکە نوێنەرێکی ئەرکێکی تایبەتی کە تۆ نوێنەری ئەو لیوای خۆت ئەو لیوای تۆ کێشەی چییە پێویستی چیە تۆ لە ئەنجومەنی نوێنەران تەرحێکێت و دوای ئەنێرێتە بەردەمی حکوومەت کە ئەو ناتەواویانەی لیواکەی خۆت تەواو بکە بە تایبەتی محەممەد ئەمین زەکی بەگ ڕۆڵێکی گەورەی بینیوە لە خزمەتکردن بە لیوای سلێمانی لەو ڕۆژگارە چکردنەوەی قوتابخانە لە ساڵ 1925 قوتابخانە لە سلێمانیا بۆ تا 1928 کردێتی بە 4 قوتابخانەی سانەوی کردوەوە لە سلێمانی کاتە و کاتە قوتابخانەی سانەوی نەبووە تەنها سەرەتایی هەبووە هەر لە ئیسرادی کردووە لە پۆستە گرنگەکە ئەندامی ئەنجومەنی نوێنەران بووە قوتابخانەی کچانی کردوەوە ڕێگاوبانی سلێمانی چاک کردووە یەکەم کەسێک لە 25 بۆ 28 بۆ یەکەم جار خەسخانە لە شاری سلێمانیا کراوەتەوە بە هەوڵ و هیمەتی محەممەد ئەمین زەکی بەگ کراوەتەوە و لە هەڵەبجە خەسخانی کردوەوە لە هەڵەبجە قوتابخانەی کردوەوە چونکو هەڵەبجە هەر بەسەر بە لیوای سلێمانی بووە و خزمەتێکی زۆرێکی سلێمانی و دەوروبەر و قەزا و ناحیەکانی سلێمانیشی کردووە. هەروەها ئەو نیونەرانە کە دەرەچن دەسەکەن بە کارکردنێ کە سەرەتایی کارکردنی پەرلەمانیە چونکە قورسە کە هەموو کارێک سەرەتاکانی قورسە ئەویش کاتێکە نوێنەری میلەتێ بکات و کاتێک لە پەرلەمانێکە کە تازە دانراوە هەل لە ئاسی عێراقا خۆی پەرلەمان کاری پەرلەمانتاری شتێکی تازە بووە بەڵام ئەم بتوانێت لەوێ داهێنان بکە لەوێ خەڵکی ئەوانی کە لەگەڵی شایە فێر بێت کە پرۆژە تەقدیم بکەن پرۆژەکانی چی بووە دەستی کردووە بەوەی کە هەوڵ بدرێت لە لایەنی تەندروستیەوە لایەنەکانی وڵاتی کورد وڵاتی کوردستان ببوژێنێتەوە و هەروەها لە لایەنی تەربیە و تعلیم و خوێندنەوە و هەوڵ بات کە ئەو ناوچانە مرکزێکی تایبەت بە خۆیان هەبێ واتە ئەو نووسین و خوێندنەی کە لە ناوچەکانی دەروی کوردستان ئەخوێنداوە مباشر ئەوانی کوردستان سەر بەوێ نەبێ بۆ لەبەرەوەی کە کولتور و سەقافەت و زمان و زۆر لایەنی تری ژیانیان جیاواز بووە حسابی ئەوەی کردووە کە ئەمە بکرێ بۆ ئەوەی کە ڕۆڵی کورد لە عێراقی تازەدا زیاتر دەرکەوێ ئەمە گەورەیە لەبەرەوەی کە جوودێکی شخصی بووە یعنی نەدامەزراوەیەک نە حکوومەتێکی بابڵێن وەکو ئێستا حکوومەتێکی هەرێم هەبێ یان کەسایەتی و حیزبێک هەبێ لایەنێک هەبێ نە لە ئاسی کەسایەتی خۆی بە پێچەوانەوە خۆی دەوری هەبووە لە دروستکردن و لە ڕێکخراوەی ئەو کوردانەی کە لەوێ بوون و مەسەلەن جەمعی دروست کردووە بە ناوی جەمعی لاوان لە 1933دا ئەمانە ئەو خۆی تەمەنی 53 ساڵێک بۆ لەو کاتەیە بەڵام لای گرنگ بووە کە گەنجەکانی ئەوەی کە لە بەغا هەیە لە ناو ڕێکخراوەیە کە کۆیان کاتەوە و ئەم پەیامەی کە هەیەی بیگەێنێ بەوانیش بۆی کە سەر لە نوێ دەست بکەن بە ئەو کارە یاخۆ تاواکردنی ئەو کارانی کە محەممەد ئەمین زەکی کات بۆ زانیاری بەڕێستان لە ساڵ 1928 کە خولی یەکەمی ئەنجومەنی نوێنەران کە پێیان تۆ مجلیسی نیابەت کەتەوە بووە محەممەد ئەمین زەکی بە کوتەیبێکی داناوە کتێبێکی نامیلکەیەکی داناوە بە ناوی محاسبەی نیابەت کە ئێمە نوێنەری حکوومەتین ئایا خەڵک کە ئەو کەسانی کە ئێمە کردو بە نوێنەری خۆیان و ئێمە وەکیلی ئەوان بین و ئەمان وەکیل بوون لە کوردستان بێن محاسبەمان بکەن من ئەم کار و چالاکیانم کردووە هەموو کار و چالاکیەکانی خۆی
تیاتۆمار کردووە و زۆر بە ئەمانەتەوە نووسیوێتی بە تایبەتی بە ئەو کاتە ئەمە بەڵگەی گەورەی محەممەد ئەمین زەکی بەگەم بەڵگەی ڕووناکبیری و منەوەری محەممەد ئەمین زەکی بەگە لە 1920 تا تۆ بێی ئەرکەکانی خۆت لەو 2 ساڵ و نیوە کە چیت کردووەکو نوێنەرێکی دیوای سلێمانی نووسیوێتی خستێ بەردەستی خەڵکی سلێمانی ئەڵێ خەڵکی سلێمانی من کە نوێنەری ئێوە ئەمشە گەورانم کردووە دوای ئەوەش کە هەر لە 1920 تا کە کابینە عەبدولمەحسین سەعدون پێک دێت محەممەد ئەمین زەکی بەگە بێ بە وەزیری گەیاندن و گواستنەوە لە یەکەم کابینەی عەبدولمەحسین سەعدونە پێشتر لە 1930دا جەمعیەکی تر هەبووە کە جەمعیەکی نەوادی بووە ناوادی عێراقی ئەم دیسانەوە لەوێ بەشدار بووە تایدا و ڕۆلی سەرەکی هەبووە تایدا و لە دواییدا لە ڕێکخراوەکانی تردا کە کاتێک ویستوانە پێشگیریەک بۆ ناوچە کوردیەکان بکرێت بۆ دروستکردنی پرۆژەیەک لە کوردستاندا هەوڵدان بۆ زیاترکردنی ژمارەی خوێندنگا لە ناوچەکانی کوردستانە محەممەد ئەمین زەکی ڕۆلی سەرەکی هەبووە بۆیە دواتر ئەوترێ ئەو پەرلەمانە کە ماوەیەکی کەمی خایەن 1992 کۆبوونەوەیان سازداوە لە ماوەی ئەو 3 ساڵی تەواویش نەبووە کە پەرلەمانی محەممەد ئەمین زەکی تا بە 1992 کۆبوونەوەی سەرەکی لە پەرلەمانی ئەو کاتە یاخود جەمعی نەوابی عێراقیدا کراوە و ئەم کارانە جار نەبووە محەممەد ئەمین زەکی پێشنیارێکی نەبێ جار نەبووە کە وەکو کورد ڕەمزێک نەبێت و داواکاریەکی تایبەتی بە ناوچەکانی کوردستان نەبوو بێ بۆیە ئەم ڕۆڵە بەڕاستی حەقە زۆر بە گرنگ سید بکرێت لە دواییدا کاتێک کە وەکوتم پەرلەمانەکە دەوری خۆی تەواو ناکە دیسانەوە پەرلەمان هەڵەوەشێتەوە جارێکی تر انتخاباتێکی تر ئەکرێتەوە محەممەد ئەمین زەکی دیسانە خۆی تەرشی حکاتەوە بۆ دووهەم جار دیسانەوە خەڵکی هەڵیە بژێرێتەوە بەڵام هەندێک لەو بەڕێزانی تریتیا بووە هەڵم ژێراونەتەوە بەڵام ئەم لەبەرەوەی کە زانیمیانە تەنان لەو سەردەمایە توانیوێتی کە خەڵک ڕۆڵەکانی ببینێ وا بێ کە خەڵکی تەقدیری ئەویان بکات لە دواییە لە هەڵبژاردننی دواتردا تەرشیحیەکەنەوە بۆ پەرلەمان و یاخود بۆ جەمعیەی نەوابی عێراقی و لە دواییشدا کاتێکە لەم کاتی دواییدا دێتەوە بەردەوامە بێ لەو کارانەی کە ئەیکات هەتاوکەوەی کە دوایی تەرشیح حەکرێ بۆ پلەکانی وەزارەت و کۆمەڵێک وەزارەتی گەورە لەژێر دەستی محەممەد ئەمین زەکییا بێ نەک تەنها خزمەتی کوردستان بەڵکو خزمەتی کۆی پرۆسی سیاسی لە عێراقاکە وەکو مەسەلەی ماوەیەک وەزیر بووە وەزیری معاریف بووە ماوەیەک وەزیری مواصلات و گەیاندن بووە ماوەیەک وەزیری اقتصاد بووە لە هەر یەکێ لەو بوارانەیە توانیوێتی وە کۆتری ئەسپی خۆی تاوبە توانیوێتی کارێک بکات کە پێشتر نەکراوە خاڵێکی تر کە بەشی دووهەمی ئەم پیا و کەسایەتەیە ڕۆڵی هەبووە لە دانانی یەکەم ئیزگەی کوردی لە عێراقدا یەکەم ئیزگەی کە پەخش کراوە بە زمانی کوردی کاری بۆ کراوە لە سەردەمی محەممەد ئەمین زەکیەوە هەوڵی بۆ داوە و ڕەنگە ئەو خۆشی پێشنیاری ئەو بابەتی کرد بێت چونکە بە حکوێی کە نزیک بۆ لە سیاسیینی ئەو کاتە زیاتر ئەم ڕۆڵە ئەو بەرجەستەی کردبێت دەوترێت ڕۆژگاری ژیانی ئەمین زەکی بەگ لە شۆڕشی شێخ مەحموودەوە تا کۆماری کوردستان درێژەی هەبووە کەچی نابینرێت بەشداری شۆڕشەکانی کردبێت بەڵام ئەو ڕای جیاوازی هەبوو پێیوا بوو هەر نەتەوەیەک تا هەژاری و نەخوێندەواری بەسەریدا زاڵ بێت هەر شۆڕشێک بکات شکست دەهێنێت بۆیە پێیوا بوو دەبێت لە پێشدا ئەو نەخۆشینانە بنبڕ بکرێت خۆی لە کتێبی خلاصەیەکی کورد و کوردستانە چەند قسێکی زۆر گرنگی کردووە لە ساڵی سیویە کە بەرگی یەکەمی ئەو کتێبە چاپە بێ ئەمی زەکی بەگ ئەڵێ طبعاً باسی هەموو شۆڕش و ڕاپەڕینەکانی کوردەکە کە تا ساڵی 1930 هیچی ئامانجێکی بەدینە هێناوە ئەمی زەکی بێگ بەدەق ئەماڵێ ئەڵێ تاریخ ئاوێنێکی عیبرەتە بۆ ئەقوام و میلەتان کە دەرس و پەندی لێوەربگرن دوێنێ وا بوو ئەم ڕۆژوایە سەبەبی سەرنەگرتنی هەموو شۆڕش و قیامەکانی کوردەوەیە کە کورد پێ نەگەیشتووە یعنی کامڵ نییە بۆی پێبگا پێویستی بە دوو شت هەیە علم و سەروەت هەر میلەتێک گەڵێ لەم دوو خەزێنەیە مەحروم بێ هەر هەوڵێگە هەمووی زەرێری ژیانی ماڵی بۆیە بێ ئەڵێ لەبەرەوە بێ کورد هەم سەروەتی زیاکە یعنی ژێرخانە ئابووریەکەی دەوڵەمەند بێ ژێرخانیشی ئابووری پتە بدێت چکە دەوڵەت بەبێ ژێرخانی ئابووری ناکرێت هەم سەروەتی زیاکە هەم علمەکەیشی زیاکە یعنی عاقڵ بێ یعنی تێبگا لە دنیا و بزانێت چیەکە سیاسەتێکی باش بکە تێبکە
لەبەرەوەڵەیە سربەخۆیی مافێشی طبیعی و مەشروعی کوردە وەک هەر میلەتێشەی دنیا بەڵام بەڵێ سربەخۆیی لەگەڵ جەهل و فقراناشی لەگەڵ جەهل و فقر طبعا کورد لەو زمانە هەم جەهالەت باڵی بەسەر هەچێشاوە هەم فەقیر حاڵیش بووە چکە بیرمان نەچێ دێمە کورد تازە لە شەڕی جیانی یەکەم ڕزگاری بۆ زۆری پیا و گەنجەکانی بوون بە پێخۆری شەڕ و نەماون لەبەرەوە و نەخوێنەواری و یعنی بند و با و خورافات و جەهالەتێکی زۆری تیا بڵاوەتەوە لەبەرەوە ئەڵێ کورد هەتا لە جەهالەت و لە فەقیریا بژی بەڕاستی شتێکی ئەڵێ احتیمالە کورد فرسەتێکی دەستکەوێ ئەڵێ بەڵام ئەگەر لە فەقیری و جەهالەتە بژی ڕەنگە هەلێکی دنیای بۆ بڕەخسێ شێشی دەستکەوێ بەڵام ئەڵێ میلەتەکە وەختە ئەسیرە بێ بەدەست غەریبە سامە دەسیری بەدەست ئێران تورکیا وەنیە بەدەستی متەغەلی بەڵێ کار بەدەستەکەی خۆشت لە جیاتیەوەی جاران دوژمنەکەت ستەمکار بووە ساوە بێ بە ستەمکارێکیشە بەسەرتەوە ڕەنگە ئەو نمونەی ئێمە لە دوای ڕاپەڕی نەیبینین دەقا و دەقەم قسەی ئەمی زەکی بەک بەڕاستی هێنێتە دی لەبەرەوە ئەمی زەکی بەک لە خۆناغی ژیانیەوە ئەوەنەی من بەدوایە چوون بەتەنیا لە یانەی سەرکەوتنی کوردانە کەوی ژیانێکی کۆمەڵایەتی بوو ساڵی سی دامەزرا و دەبریشی زۆری هەبوو لە بڵاوکردنەوەی بیری کوردایەتی و یعنی یەکتر قبولکردن و تامانە ئەو زمانەش ملبلانێتەنان لەم یانە کۆمەڵایەتیشە هەبووە من لە زمانی یەشێکەوە کە بۆ خۆی وەختە گەنج بوو لە بەغا بووە شێشە هەبووە لە ناو یانەی سەرکەوتنی کوردان لە نێوان جی لە کۆنەکە کە ئەمی زەکی و معروف جیاوەکو ئەمانە بوون لە نێوان ئەو نەوە تازانەی کە گەنج بوون و تازە پێگەیشتون زۆریان قوتابی بوون لە بەغا خوێندیانە ساش ینی لە بیرەوەتی ئەمی زەکی بەک هەستا و قسەی بۆ کردیمتی کاکە ئێمە بە ئەم خوێنە کۆنە و خێنە تازەیە تێکەڵ بکەین ئەم دوو بەرەشی و ناکۆشیەکە لە ناومانە بە قازانجی میلەتی کورد نییە بەڕاستی لەبەرەوە ئاو باشترین ڕێگای بەڕاستی هەڵبژار ینی لەو ڕێگا وتوانی خزمەتێکی گەورە بکە کە کۆمەڵێک کتێبی مێژووی بۆ ئێمە بزیێشتووە کە هەتا دنیادەیە بەڕاستی ئێمە قەرزاری ئەوێنانی جگە لەوە ئێستا لە دیێشێ لەو کتێبە زۆر بە قیمەتانەی کتێبی دوو تەقەلای بێسوودە کە دوی ئاداشتی زۆر گرنگە داوێتی بە کاربەدەسانی هەم حکومەتی عێراق بە مەلیک فەیسەڵتەوە هەم بە کاربەدەسانی ئینگلیزیش کە بەڕاستی هۆشداری داونێتەوە بەگە ئاگای هێناونەتەوە کە ئەو سیاسەتەی کە بەشێک لە کاربەدەسانی عێراقی بەرامبەر بە کورد جێبەجێ یەکەن نەک زەرەری بۆ کوردەیە بەڵکو زەرەری بۆ عێراق خۆشیە بۆ داهاتووی عێراقیش بەڵام بەداخەوە لە عێراقا عقلێک نەبوو ینی کاربەدەستی وا عقلمان نەبوو کە گوێ لەو بانگەوازە شارستانیانەی ئەمی زەکی بەک بگرێن چونکە داوای ئەو خۆی نمونەیەگەێنێتەوە ئەڵێ ئینگلیز چە نەتوانی ئیسکۆتلندی بک بە ئینگلیز ئێوەشەوە ناتوانن کورد لە عێراق بکەن بە عەرەب لەبەرەوە کاتان لەکەین ئەم وڵاتە دوو میلەتی سەرەکی تیاژی کە کورد و عەرەبە ئەگەر ئەتانەیە ئەم وڵاتە بێکێشە بێ لێگەڕێن بە کورد ڕەنگە نەتەوەیەکانی خۆی بنوێنێ هەست بە ئەوە نەکاکە لێرە لە سزایرێ لەسەرەوەی کوردە یا مافیە خورێ لەسەرەوەی کوردە بەڵام بەداخەوە یعنی ئەم بانگەوازە زۆر شارستانیان لە عێراقا گوێ لێ نەژیرە لە ناوەڕاستی ساڵانی چلەکانی سەدەی ڕابردوو نەخۆشی تەنگی بە محەممەد ئەمین زەکی هەڵچنی ئیتر خۆی خانەنشین کرد جگەلەوەی سەرقاڵی هاتوچۆی بەغدا و شوێنانی دیکە بوو بۆ چارەسەری نەخۆشیەکەی بە تایبەتی ئازاری پەنجەکانی ئەو ماوەیەش سەرقاڵی نووسین بووە لەو ماوەی تەندروستی باش نەبوو بەردەوام چین و توێژەکانی خەڵک سەردانیان دەکرد و هەواڵیان دەپرسی شاعیری ناوداری کورد شێخ سەلام عازەبانی زۆر پەرۆشی ئەمن و سەر و مێژ و نووسەی کورد بوو بۆیە لە تەموزی ساڵی 1944 لە شاری بەغدا بە پارچە شێعرێک لە ئاستێکی بەرزدا هەستی خۆی بۆ دەردەبڕێت و دەنووسێت داخی دووری و خەمگینی ئەمین زەکی بەک یاران بۆ بەغدا وەک جاران نییە شادی و دڵخۆشی شارانی نییە بۆچ مەکتەبەکان بۆ کتێبخانە ڕەنگی کەلاوەی گرت وەک وێرانە ئەم شارە بۆچی مات و خامۆشە بۆچی دڵی من وا بە پەرۆشە بۆچی فرمێسکی سوێر دێ لە چاوم قرچە قرچێتی جەرگ و هەناوم من هەردوو دەستم خستە بەر ئەژنۆ بێدەستی کووردە ئێشی دەستی تۆ پێویست بوو کە کورد بە ڕیز بوەستێ
لە فرمێسکی چاو حەوزێ هەڵبەستێ دەستی تێ بخەی لە جیاتی حەمام نەچی بۆ بێروت نەچی تۆ بۆ شام بەڵام قەومەکەت کوردی بێکەسە دەردی نەزانین بۆ مردن بەسە دوو گۆمی خوێنە هەردوو چاوی من پڕبوون لە فرمێسک وەک بەحری بێبن جێگەی پێی تۆیە گلێنەکانی ها دەستی تێخە بۆت بوون بەکانی گەرمە گەڕاوە وەختە بێتە کۆڵ قوڵپە قوڵ پێتی سەر چاوەکەی دڵوا جۆشی سند چاو بوو بەکانی تۆ دەستی تێخە بە بشکێژانی تیادا بگێڕە پەنجە و دەست و قۆڵ بە دڵغەمگینی مەبڕە ڕێگەی چۆڵ تۆ دەست و پەنجەت بێتە ئێش و ژان کێی تر ئەنووسێ کورد و کوردستان ئەو دەست و پەنجە کورد نەجۆڵێنێ تەقەلای بێسوود ئەمێنێ پاش خزمەتێکی زۆری گەلی کورد شەوی نۆ لە سەردەی تەموزی ساڵی 1940 لە شاری سلێمانی کوت و پڕ گورچیلەکانی دەوەستن و کۆچی دوایی دەکات لە مەراسیمێکی پڕشکۆدا لە گۆڕستانی گردی سەیوان بە خاکی دەسپێرن پاش 40 ڕۆژ لە کۆچی دوایی چلەی ماتەمینی بۆ بڕێوە دەچێت و زۆرێک لە شاعیر و نووسەرانی کورد بەشداری دەکەن و هەستی غەمگینی خۆیان دەردەبڕن زۆرێک لە شاعیرانی کورد شعری ماتەمینیان بۆ مەرگی محەممەد ئەمین زەکی بەگ نووسیوە و تا ئێستاش نووسین و توێژینەوە لەسەر ژیان و بەرهەمەکانی بەردەوامە بەڵێ دوای 48 لە چلەی ماتەمینی محەممەد ئەمین زەکی بەگە زۆرێک لە شاعیرانی ئەو ڕۆژە و نووسەر و ڕۆژمیرەکانی ڕۆژە شیوەنیان عنی مەرثیە بە تعبیر عەربیەکەی شیوەنیان بۆ گێڕاوە بێخودی شاعیرێکێ بۆ لەوانەکە شعری بۆ وتووە پیرەمێردی شاعیر چەند جارێک شعری بۆ وتووە یەکێ بۆ لە منەوەرە هەرە گەورەکانی سلێمانی پیرەمێرد شەم حەمەی خاڵ مەقالەیەکی زۆر جوانی نووسیوە لە چلەکەشیان خوێندێتیوە زۆرێکی تریش لە پیاوە گەورەکانی کورد و سلێمانی و عێراق هاتوون بەشداری ڕێوڕسمی چلەکەی و چ ماتەمینەکەیان کرد و زۆربەیان پەیامی جوان و شیوە نامە و شعری جوانیان بۆ نووسیوە کە ئەمە پیاوێکی گەورەی کورد معنای کەلیمەش پیاوێکی گەورە بووە منەوەرێکی گەورە بووە کەسایەتێکی زۆر گەورەی سیاسی و ئیداری و کارگەڕی و فەرهەنگی و ڕۆشنبیری بوو کە کۆچی دوای کردووە و کۆستێکی گەورەی کورد کەوتووە لەو ڕۆژگارە واللهی من تەنها وەکو پێشنیارێک ئەگەر بکرێت یعنی حەقە ئەم پیاوە کۆنفرانسی گەورە لەسەر ئاستی جیهانیدا بکرێت و حەق ئەم پیاوە ئەم کەسایەتیە لە ئاستی جیهانیدا بناسرێت و بزانرێت کە ئەمە خزمەتێکی نەک تەنها کورد بەڵکو خزمەتی ئەقوامەکانی تری کردووە حتا سەردەمی تورک بووە توانیوێتی بۆ سەقافەتوینەی دانەبڕێ لە کەسایەتی تورکە گەورەکانی ئەو کاتە تا هاتوتە عێراق دانەبڕێ لە کەسایەتی سیاسی و سەقافی گەورەکانی عێراقی عەرەبی هەتاوەکو کاتێک کە بواری کوردایەتیش دێتە پێشەوە لە یەکەمین کەسانە کە خزمەتی ئەو بارەکە هەم دین هەم عیلم هەم زانستی هەمووی بەیەکەوە بەستوبەوە بۆیە ئەمە لە زۆر کەم کەسایەتی کوردیا ئەمە هەبووە حەق ئەمە گرنگی زیاتری پێ بدرێت منەوە پێشنیارێکە کە لە ڕێی جەنابتانەوە ئەگەر بکرێ بگەینەوێت بەو کەسانی کە لێکۆڵەر و یاخود خەمخۆری ئەو بوارن ناساندنی کەسایەتەکانمان بە عالەمی ئێستا و بە نەوەکانی ئێستا